ئەرە غەفوور چیەوە کاکە؟ غەفوور جان خۆ هەر یەک گۆڵ چییە؟ بۆچی ئەگەداری گۆڵن؟ ئەها زۆری نەما بوو گۆڵێکی تریش بخۆی. غەفوور لێدانی گۆڵ لێ دەدات بەڵام چی بۆ ماڵەوە؟ ئەوە چی بوو؟ ئێرە کوێیە؟ ماڵە یانی یاریگا وا دانیشتوونی یاری دەک ئەی هاوار کوا کامێرە نیشانی دا بزانی چی یاریەکە؟ ئەوەی یاری تۆپانەی ئەڵڵا لەم هەموو کارتەکارە ساتە بەڕاستی تەماشاکەن کۆبوونەتەوە سەیر دەکەن وردەبنەوە بیر دەکەنەوە مێشکیان دەجوڵێنێ زیرەکیان تاقی دەکاتەوە دەستخۆش غەفوور پێی بڵێ باوەز لەو مۆبایلە بێنێ کەی وەختی مۆبایلە لەم ناوەدا کاکە غەفووریش دەیەوێت یاری بکات بەڵام ئێشتا خۆسەری ناتوە دەی یاری بکەن با بزانین چێزی پێ دەچێت پرسیارێکی زۆر قورس بێ کاتکەم ماوە زوو وەڵامدەوە غەفوور دەیزانێت دەیەکرێتەوە نەرمان نەرمان الله ڕازەکەی نیمە ئەوە چی ڕوودا کارتی سوور بۆ غەفوور فێڵەکەی دەبخۆت دەی ئێستاش یاری تۆپانێ بەردەستە لە ئاریگەی